لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا نرخی بنزین بە سەرجەم جۆرەکانیەوە بۆ هەر لیترێک 50 دیناری چۆتە سەر و حکومەتیش بێدەنگە لە گرانبوونی و هەردوو حیزبی بنەماڵەش لە جێگەی چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیان دەستە و یەخەن بۆ یەکلایکردنەوەی پۆستی سەرۆکۆمار. هاوڵاتیان دەڵێن بەشێک لەو بێمنەتیەی دەسەڵات بۆ بێدەنگی و ڕازیبوونی هاوڵاتیان دەگەڕێتەوە ئەگەر هەڵوێز وەرنەگیرێت نرخەکان زیاتریش بەرز دەبنەوە. ڕۆژی وایە تا ئێوارە سوڕێنەوە پارەی بنزینەکە پیاکەین بەیانیوە تا ئێوارە ئێمە ئیشەکەین ڕۆژی وای وڵای پارەی بنزینەکە پیاکەین خوا لە ناویان بە نامانەوە بە چەپڵانیمانن ڕوومان ڕەش بێ بۆ ئیشێکردمان مافیا ئەو قەمان بوون و بە هیچ شتێ لە کۆڵمان نابنەوە نەوەڵا زیاتر حکومەت بەرپرسیارە ناوەکو ئێمە ئاگاداری نینە فرۆشتنەکەیمان لەسەرە هەروەڵا. سەرۆکی لیژنەی سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت گرانبوونی نرخی بنزین دەستی لە پشتە و بازرگانی پێوە دەکرێت بۆچی تەنێخاز لە هەناردەکردنی تەنها $10 دەچێتە سەر بەڵام بۆ هاوردەکردنی بنزین $120. قۆڕکاری هەیە لە هێنانی بنزین و لە پێناو بەرژەوەندی چەند بازرگانێک ڕێگە نادرێت بە هاوردەکردنی بنزین. هاوڵاتیانیش بەو پەڕی نیگەرانی لە دەسەڵات بەم جۆرە قسەی دڵی خۆیان دەکەن. وەڵای بەڕای من خەتای خەڵکەکەی برە هەموو ڕۆژە سێرەکەی دوێنێ تێم کرد بە 875 ئیمڕۆ تێگەی بە 900 دینار بێ بە 10,000 خەڵکی قسە ناکات تا من هەموو ڕۆژە بای 10,000 تیەکە میوافرۆشم بەخۆ هەرەوەڵا دەتەکە خۆیەوەی قابلە قبوڵ یەکات هەموو شتێک پێ قبوڵەکرێت تێگەیت ئەسا نووسراوە 2,000 هەتی یەکات کابرا هیچ دەسەڵاتێکمان نییە بەش ئینشاڵڵا خوای گەورە بیگۆڕێ ئینشاڵڵا. سەرڕای ئەوەی کوردستان خاوەن یەدەگێکی گەورەی نەوتە و دوو پاڵاوگەی گەورە هەیە بەڵام حکومەت پشگیری پێدانی نەوت ناکات بۆ پاڵاوگە ناخۆیەکان تا بە نرخی 450 دینار یاخود کەمتر بنزینی کوالیتی باش بۆ ناخۆ بەرهەم بهێنن هاوکات ئەو پاڵاوگانە بەدەست کۆمپانیا حیزبیەکانەوەن و بنزین بۆ عێراق دەپاڵێون. ئەم بنزینە گرانی ئێستا هەیە جگە لە خراپی کوالیتیەکەی و تێکەڵکردنی مادەی کیمیایی تا دێت نرخی زیاتر بەرز دەبێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.